بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوام بین اینجا ماوەیەکە بەهۆی بەفربارین بەهۆی بارانبارین زۆر دڵمان خۆشە بەوەی کە زۆرێک لە ئاوی کانی و باڵین ئاوی ڕووبارۆچکە و هەموو ئەو جۆگەلانی کە جاران یان چەند ساڵێک پێش ئێستا وشک بوون بەڕاستی کاتێکە چوویتە سەر ئەم جۆگە و ڕووبار و کانیاوانە خەفەتێکی زۆر قوڵدای دەگرتی کە ئاو نەماوە. زۆر باسی نەمانی یاخود کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی دەکرات. جا ئەم ساڵ خۆشبەختانە تا ئێستا وەزعەکە ئەکری بڵین باشە، دواتر وەرەگرین باشە یان باش نییە یان پێویستمان بە بارانی زیاترە، بەڵام وەکو ئێمە کە دەیبینین دەزانین ئاوی زۆر کانی تەقیوەتەوە بژاوەتەوە و زۆر گوندەی ئێستا دڵخۆشن بەم بابەتانە، زۆر شوێنێ دڵخۆشن بەم پۆند و هەندێک جاریش سربەخۆ کەسانێک لە گوندەکەی خۆیان هەندێک پۆند کە پەندای بچووکی پێڵن دروستەکەن. بابزانین کاریگەری ئەم پۆند و بەنداوانە چیە لە زیادکردنی یان بژانەوەی ئاوی ژێرزەوی. هەموو ئەم پرسیارانە ئاڕاستی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز کاگاری ئیسماعیل بەڕێزیان لێبساوی هۆبەی حەوز و پیاوانە ئاویەکانن لە بەڕێوەبەراتی ئاودێری سلێمانی. کاگاری زۆر بەخێر ببانیت باش. خۆتان بەخێر بن، سپاسانەکەم. زۆر سپاس. کاگاری پۆند چییە؟ پۆند لەگەڵ بەنداوە جیاوازەکەی چییە؟ بەڵێ پۆند وەکو فکرەیەک جیاواز لەگەڵ بەنداوە ئەوەیە کە وەکو بەنداو دروست دەکرێت بڵێن سوودەبینی لە پێکاتی ناوچەکە، پێکاتی جیۆلۆجی ناوچەکە و بەبوونی موادی دروستکردنی بڵین ئەو پۆندە کە زیاتر لە گەڵ دروست دەکرێت و تەکلفەی کەمە، یعنی بڵێن تێچووی زۆر کەمە ئەگەر لەگەڵ بەنداوە بڵێن مقارنە بکرێت و مدەیەکی زوو تەواو کرێت و ئاوی زیاتر بارانە و گلایەتەوە. بەڵێ ئای بارانە و گلایەتەوە. تان ئەم فکرەیە بەڕاستی ینی لە ئێمە تازەیە، بەڵام لە زیاتر لە شەرقی ئەفریقیا مەسەن لە کینیا لە تەنزانیا و هەروە لە پاکستان لە هەندستان ئەو وڵاتانی کە زیاتر بارانی مۆسیمیانێک مۆنسون ئەوان زۆر دەمێکە لە ساڵی 50کان سوودیان نەبینیەوە. پۆند ئەهمیەتەکەی لەوەیە کە مجتەمەعی ڕیفی ینی با بڵێن مجتەمەعی فەلاحی ئەبوژێنێتەوە، نەک تەنها بڵێن بژانەوەی با بڵێن کانی و کارێز یان سەرچاوەکان، بەڵکو بژانەوەیەک لە ناحیە اقتصادیەوە، ینی ئیکۆنۆمیک و بە ئاسانی دروست ئەکرێت و مدەی کەمیشی ئەوێت. چاوە کاگاری ببرلانە پێشم بڕیت زۆر جوان شیت کردەوە لە کوردستانە لە ڕووی جیۆپۆلەتیکیەوە ڕەنگە بۆ ئێمە پۆندەکان زۆر گرنگ بن، یعنی تەماشاکەی گوندەکانی ئێمە چاڵ و دەشت و دۆڵ و لەم شوێنانە هەڵکەوتون لە تەختاییە هەڵ نەکەوتون. گرنگ نییە پۆندەکان بۆ ئێمە ینی سەری تێ بکەین و دروستیانکەین. بەڕاستی ینی بەخۆشحاڵی و پێکاتی وڵاتی ئێمە زۆر گونجاو بە دروستنی پۆند بە تایبەتی ناوچەی گەرمیان و هەروها بڵین مەنتەقە دەشتایەکان و هەتا مەنتەقە شاخاویەکانیش، چونکە بەڕاستی بە وجودی موادی ڕۆمەتریاڵ ینی موادی ئەساسی بۆ دروستکردنی بینە پۆندەکە کە زۆر هەرزانەکەوێت و مەڕاستی ینی وجودی عەددێکی زۆر شی بڵین بارانە و کە لە کاتی باران ئاوی پێ ئاڕۆن و خۆت ئەزانین وڵاتی ئێمە وڵاتێکە ئەگەر بار ئاسایی بێت هەموو ساڵ مانگی دەباران دەست بێکات تا مانگی 5 لەبەرەوە ئەتوانی سوودبینی لەو ئاوی باران کە بە فیڕە نەڕوات، یعنی با بڵێن بەڕاستی یعنی وەکو فکرە زۆر مهمە تا زیاد بکرێ باشترە، چونکە بەڕاستی ئەبێتە هۆی ئەساسێک بۆ بەقوتکردنی بەڕاستی با بڵێن اقتصادی ئەم وڵاتە. زۆر باشە کاگاری چاودێریکردنی ئەم پۆندانە چۆنە بە چ شێوازە پێوانەکردنەکەی ئێوەکو بەڕێوەبەرایەتەکەی خۆتان تا چەند هەوڵی ئەویان کە سەردانی پۆندەکان بکەن لە نزیکە و چاودێریان بکەن، باسێکی ئەومان بۆ بکەین. ئێمە بەڕێوەبەری ئاودێری سلێمانی لە ساڵی 2009 دەستمان بەڕاستی پرۆسەی پۆند کردووە و تا ئێستا بە خۆشحاڵی بەردەوامین. ژمارە پۆندانی کە تا ئێستا دروست کراوە 13 پۆندە، دوانیان ینی لە مەراحلی کۆتایی تەواو بوونان، یانزەیان لە تەواو بوون بە خۆشحاڵیەوە. ئەم پۆندانە تەمان قسمێکیان ساڵ 2004 تەواو بوون، قسمێکیان دوای 2004 تەواو بوون، کۆتە فترەی قەرەی داراییەوە، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەڵێم دایی ئێمە بەردەوام تیممان هەیە، تیمی با بڵێن متابعەی پۆندەکان هەیە کە بەردەوام سەردانیانەکەن بەلایانی کەمەوە بڵێن لە ساڵەکە 3 جار بگرێت زیاتر، لە کاتی بارانبارینە، لە کاتی مەسانە هاوینە، لە کاتی پاییزە، لە کاتی خوانە خواستە مەسانە ئەگە بڵێن لافاوێکی زۆر بێ
سەردانیانەکەن بۆ بزانین کەم کورتەکانیان چیە ئایا هیچ ڕزکێک هیچ مترسیەک دوور بەسە پۆندەکە ئەمانە هەمووی ئەم ساڵ دروستکراون کاگاری پێشتر هەبوون نەخێر ئێمە 2009 دەستمان پێکرد بەوکو دیراسات باشە دوو پۆند یەکەم ساڵ 2004 تەواو بوون پۆندی سۆتەوە قەمەرتریکە دوکانکەونە قەزای مەکرد سلێمانیەوە ئەو دوو پۆندە 2004 تەواو بوون کە دوو پۆند یەکەم دوو پۆند کە تەواو بوون دوای بەرەبەرە ئەوانی کەش تەواو بوون بەشێکی زۆریان بەڕاستی لە قەزای چۆن شەماڵان قەراخ بەڵێ من لە چۆن شەماڵ زۆریانم بینیوە کاگاری بەڵام یەک پرسیار هەندێک کەسێ خەڵک خۆی پۆندەکە دروستەکەوانە لەسەر گیرفانی خۆی یان گوندەکە پاریان کۆ کردەوە ئێوە چاودێری چیانەکەن ئەنێکە پۆندی خەڵکیش بە چاودێریەکەن بەڵێ ئەمە بتەکید ینی پرۆسەیەکە کە دایر ئەم پۆندانی دروست کرد بەڕاستی خەڵکە جیع بوو بەتایبەتی لە مەنطقەی قەراق و مەنطقەی گەرمیان زۆر لە گوندەکان ئایا لەڕێی خێرخوازیەوە ئایا مەسەن بڵین بە کاری هەرەوە زیان بە هاوکاری بەعزاڵی خراپ مەسەڵ ڕخەوی ڕیچ هاتون مەجموعە پۆند دروست کراوە ئەمانە دوو بەشن قسمێکیان بەڕاستی دایری ئەودەری ئاگادار بوو لە کات دروستکردنیە قسمێکی نەخێر باش ینی ئەتوانین بڵین با بڵین قسمێکیان بەڕاستی ینی دایرە ئاگادار نەبوو کە تا دروست کراوە باشە و قسمێکی دایرە ئاگادار بوو هاتوون یعنی ئەگەر کەسێک ویستی پۆندێک دروستکە بەڕێبەتی ئەودەری سلێمانی ئاگادار بکاتەوە باشتر نییە چاودێری زیاتری ناکرێت هەیەکی حکومی ئاگادار بە چاوڕوونی نادرێتێت کە تۆ مەسەڵەن تەنها نەکە مەسەڵ مافەقەتی تۆ ینی با بڵین ڕاوێژکاری زانستی پێشکەشەکەیت بێگومان ئەو لە مشتە مهمترە ینی تۆ بڵین تۆ وایە تۆ ینی با بڵین تۆ مەسە سیارەیەکە کڕی مەسەڵ پۆپاریان لێ وەرناگیرێوانە بەرامبەر و ژانە دەنێ نەخێ هیچمان ناگیرێت هاوکاری زانستیەکە بەڕاستی ینی دایری ئەودەری و دایرانەیە کە زۆر پێشنگ بۆ لە هاوکاریکردنی بەڕاستی ینی هەم فەلاح هەم هاوڵاتیان هەموو کەسێک کە هاتووە بەپێی توانە هاوکاریمان کردوون هەندێکیان بە مزەکەر ئەنووسن ینی با بڵین کۆنووسی ئەنووسنیان داواکاری ئەنووسن ڕێ قایمقامەتی ئەو مەسەن ئەو شوێنەوەیان مەسەن دایری زەراعە ئەیهێن بە دایری ئەودەری ئێمە کەشفیان بۆکەین دایری ئەودەری ئەی خاتە بەرنامەوە هەندێکیان بڵێ خۆیان دروستیان کرد و خەڵکی دێکە و پاش دروستکردنی ئەم ئاگادار بین و سەردانمان کردوون بەو شێوەیە باشە کاگاری لە پیجەکەی خۆتانە بینیم تیمێکتان هەیە گەر هەڵە نەبم 2 هەفتە جارێک ئەڕۆن بۆ شوێنەکان پێوانەی خێرایی ئاو ئەکەن شتێکیان پێ و کوڕاستەوە ئەوە چییە بەڕاستی ئەوە تایبەتە بە هۆبی حەزڵ پیاناویەکانەوە کە من لێ پرسە ئەو هۆبێم ئەو هۆبێ ئیشەکەی بەڕاستی ئیشی گەورەیە و بەڕای من استراتیجیە ئێمە بەڕاستی زیاتر مەسئولین لە بەڕاستی ینی چاودێری حەوزی ڕووبارەکان بە تایبەتی طبعاً ڕووبار بەڕاستی شریانی ژیانە بەسەراحە ئێمە لە پارێزگای سلێمانی دوو ڕووباری گەورەمان هەیە ڕووباری زەی بچووک ڕووباری سیروان لەگەڵ ژمارەیەکی زۆر ڕووباری بچووک هەیە لەگەڵ چەمی گەورە کە ئەگەر بڵێن هەر گەورەکان حسێ بکەین زیاتر لە 53 ڕووبارمان هەیە پارێزگای سلێمانیە کە ژمارەیەکان لە ئێرانەوەین و ژمارەیەکان ناوخۆین ئێمە بەڕاستی ینی ئەم هۆبەیە کە دروست بووە ینی بەردەوام بەپی ینی توانا بئیمکانی دایرە کە سەقەی داراییە سەدان ڕووبارەکان ئەکەین هاتوون لە سەر ڕووبارەکان ڕاستەماندانەوە ئەو ڕاستان پێوتە ساف گەیت بۆچی باشە من کاگاری ئەو ڕاستێ پێوانی ئەسی ڕووبارەکەکات ئێستا کەمی کردووە ئەنزای کردو کە پێوانەدان هەمووی بەرز بۆتەوە لە چاو پارا چۆنن لە چاو پارات زۆر زیای کردو با بڵێن ینی ئەتوانم بڵم مازی ڕووبار ئەوەکی لە 180 زێ کردو قاڵەتەی ماڵی 2025 ینی ئێمە بەڕاستی پێتان بڵێم وڵاتی مەسەڵەن بڵێن ئەمریکا لە ساڵی 1970 ئەوانە هەیە ئەو ڕاستەشتانە مەسەڵەن تورکیا ئێران کە ئێمە نزیکن لە ساڵی چلەکان دەستیان بەشتانە کردووە ڕاست بەڕاستی لە کوردستانە بەڕاستی ئێمە ینی ڕاستە دەم دەستمان پێ کرد بەس ئەلحەمدولله ینی ئێستا زۆر بەڕاستی هەنگاوی باشمانەوە زۆر ڕووبارەکان ئەساسیەکان زیاتر بە بڵێن ڕاستەمانە سەرداناون باش مەسەڵ ڕووباری سیروان مەسەڵەن ڕووباری زمکانە ڕووباری تانجەر ڕووباری زەڵم ڕووباری سیوەیل ڕووباری بانە ڕووباری بەسەڵە دامان نابوو لەسەری ڕووباری شلێریش لە ڕووباری شلێر بەڵێ لەسەر سوورا بەڵێ ڕاستەمانێ بەڵێ باشە کاگاری ئەگەر گوندێک ئێستا دانیشتوانی گوندێک گۆمان لێ بگرن حەز بکەنەوانیش پۆندێک دروست بکەن هیچ بودجەیەک هاوکاریەک شتێک هەیە بۆیان پێما بێت تێچوو بوون پۆندەوەنە زۆر نێوانە وڵی ئەکەوێتە سەر با بڵین بەرزی پۆندەکە بەرزی پۆندەکە ڕەنگە شۆفڵێکی بوێ چیتری بوێ وجودی ینی بەڕاستی مەواد لەو شوێنەیە و مەواد زۆر مهمە تۆ ئەگەر مەواد نەبێ ینی خاصن بڵین گڵ ئەساسی دروستکردنی پۆندە ئەگەر تۆ مەسەن گڵ نەبێ لە شوێنەکە هێنانی گڵ شوێنێکی دۆر تەکلیفێکی زۆرەکات گڵی بۆ چییە؟
يخلق قول درسك بونت حقنا بس بربستك دروز ناكريا ويسا من وقت يشتم لا شيويكا بربستك دروز كا بابا بوند وانا والله غير بتمشي درسي اكيد وانا درسي اكيد بقل هم قول لك شنو بيت اها براسي يعني تو ابي قول لك بيت فحسا درسي کاگاری چه شوێنێک لە دەوروبەری سلێمانیە زۆر گونجاوە بۆ دروستکردنی پۆنت ببي دراسة داري خومن قضايا قرداغ عامة درماني خان وقرميان بدرجة يكم قرميان كعالم ضمن أغجلر وتنشمال السنغال بيك ورسيك طبعا باش طبعا إداري قرميان شيء أو داري قرميان أو داري مختصة جوازي شكل أولا كلارو كفري أو أنا بالتأكيد أو شوين زور باشيان هي بس كملين سنو إداري بارزق سليماني أظلم كإستا داري أما اشتياكا قرداغ بحكم يويك أولا يعني بلين بوشكينا بيدر كردو وراسي وبوني سرچاوي مروي وسرچاوي ما بلين سرشتي كقل مهم تنشتا لو بابلين هو بروسيس زائدا بوني يعني بابلين شيو بابلين زودر قنجاو باش دوهم براسي إداري بلين منطقة شمال قضايا شمال مركزك والسنغاو وتأغجلر قربين بابلين بهماشي هالبدو الشهيد كسر بابلين بوبا باريس جاب بوبا يعني إداري مستقل أي براسي يعني شويني زودر بالي تيايا قضايا هالبجا وأجر بينا شو أنا كاني كمان قضايا شهر باجر مان هي قضايا موات مان هي وبعمل شهر الزور بعد زجاج بس موات وشهر باجر كيف شمان هي أيش أويا كالزوز والليجا يعني طبيعتي جغرافي أو منطقة زوري شاخاوية أو ليجي وأكاد كمالله توم مثلا شان بوندك بس كيتو خزنا أو كم بيت شنك بطبيعي الطوبوغرافي أو شو أنا الزوز والليجا واي بردام لي الروح يعني خزنة كم بيت مثلا مثلا تو يعني لقرميان بوند درسة كم ببرزي 500 متر لو 500 متر هي سياسة بنجاه زامة مكعب أو خزنك بهماشي ولا شاباجر بوها برزي احتماله بنجازة خزنك وشي شونك بابلين توبوغرافيكي بعد جاها وكارنيا بس أوري قرنية براسي يعني برضوامين يعني أنا شاباجر يشوف لما واتيش برادير ما إشي باشي كردوه باش مجموعة بوند مان دراسة كلاو طاوي ودراسة كي بس خوش كاغاري لشوينك كابوند دروس تكريه بس لو كريو خوتان تيمتان هنا وبناو أتشن سرداني بوندا كان كم بوي كاتشون وتشونيا أي خلقي أو شوينانا چیان لەسەرە چێ لەسەر شانی ئەوانە بۆی کە ئاگاداری ئەم پۆندانە بن و لە چ کاتێک کا گرنگە کە ئێوە ئاگادارکەنەوە هیچ حاڵەتی لەم شێوازە بووە بەخۆشحاڵیەوە خەڵک ینی تووشی ینی هۆشیاریک زۆر باش بووە بەڕاستی ینی ئەم چەند ساڵی ئەخیر مەسەلەن هەتا 2019 کە لافاوڕیە ئەم ساڵ لافاوڕیە خەڵک زۆر هۆشیار بە خەڵک گوندەکان لە کاتی مەسەلەن بعضێ لافاوی مەسەلەن نەکردناکە مەسەلەن نیوەشەوە هاتووە ینی خۆیان چوو مەسەلەن بۆرێکیان کردوتەوە بۆ مەسەلەن بڵین خزنەی تا حدا بەزێ نەک و لافاوێکی زۆر بێت دوای دایران بە تەلەفۆن ئاگادار کردوتەوە ئای لە ڕێی ئەنجومەنەوە بێت ئای لە ڕێی کەسانی خۆبەخشی خۆیانەوە بێت دایران ئاگادار کردوتەوە بە خۆشحاڵیەوە ئێستا ینی فەلاحی گوندەکان و خەڵک گوندەکان گەیشتنەوەتە ئاستێکی هۆشیاری زانستی بە شێوەیە کە ینی زۆر مەسئولانە هاڵ ینی ماڵاکەن لەگەڵ باش کاگاری بۆ پێی کە جەنابتان لە بەڕێوەبەتی ئاودێری سلێمان پۆند باسمان کە چەند گرنگە بەڵام گرنگیەکەی بۆ گوند چییە ینی من بینیومە مەسەلەن ئاوی زەرعەت و بابەتەکانیان لەو پۆندەوە وەرەگرن یان چوزانم بەخوا چوومە گوندێ ماشەڵڵا 300-400 قازی تیا بوو لەناو پۆندانە خۆ بۆ خۆی ئەوە سەرمایەکی تری پەلەوەریەوانە ماسی تیا بەخێوە سوودەکانی بەگشتی چیترن بەگشتی بە دەرەجە یەکەم یعنی تۆ کە پۆندێک دروستەکەی ئەمە کوداری ئەودێری توفيري أكيد كلام زتانات بوي بفيران رواد أو كوا كده أو تأثيري هي براسي بوجاني سرچاوكاني أي جندك أي كاني بي أي كارز بي يك دو براسي برسكني أسي أي جذبي وقت أزاني يعني بامبلين لم تنصل أخيرا جمارك الزوز والبيت هالقناة دياتك أنا حتى نو شاريشة لبرو أسي أي زوي دابز أي جذب دابز قصيك دوروجان يعني أوني بيد لي أنا وبونداني بفركرته وشتيوانية نخر بعكس بوندانا هاوكارە بۆ بوژانەوەی بیرەکان ینی مەسەڵەن بڵێن چونکە دۆ بیر کە بەکاری ئەهێنی ئەگەر زۆر بەکاری بێنی منسوبی ئاویژە زێدا ئەبەزێ وایە بەڵام کە تۆ پۆندەکە هەبێ خزنی ئەو کردی بێ نزیکی ئەو بیرە منسوبی ئەوکەی بەرزە بێتەوە ئەوە یەک دوو ناحیبی ئی مەسەلەن ژینگە
جناب أسك مثلا تو مسطحك ما يدرس أكيد مثلا إما مجموعة ما درس كردو مثلا اللي بعد شوي بعد التير أبيني من قد 15 سنة نبينا لكل سنة واحد يعني براسيها النجبوة أزياء أولا كمان أو تاني ككوتش كان كأبيني مثلا مسطحك أي جولة هي تدوها مصالحين هو راست أنت براسيك تو بوندك درس سكريت يعني سيماي توبوغرافي أو شوية أجورد ربما صوزي زي أكاد درجة حرارة باشتر أبيت باش يعني گوندە بوژێتەوە کوڕەڵێ ئاو دانیوانیە کاگاری ئەو دانیوانی کاگاری پۆندی ژۆک و بەنداوەکان سەرڕێژە بێ بەڵێ بەمان شێوە بەڵێ بتەکیت دامزای سەڕێژیە پۆندەکان هەم پۆندەکان پۆندێکە دروست دەکرێت دوو دامەزایتە بێت دامەزایتە بڵێن بۆری ئەو دێریە دامە سەڕێژیە چکە سەڕێژ زۆر مهمە تۆ بەعزی حاڵەت يعني مثلا بارانێکی زۆر ئەبارێ لە مودەیەکی زۆر کەمە احتیمال لافاوێکی زۆر دروستە بێت ئەو لافاو کە دروستە بێت بە بەر پۆندەکە وایە خزانی پۆند ئەوەنە گەورە نییە تۆ ئەگەر سەڕێژێکن لەبێ ئەو کە لەکوێوە بڕات لەبەر ئەوە سەڕێژ بەڕای من يعني مهمترین پێکاتێ لە پۆندا ئێمە الحەمد يعني بس سپاسی يعني هەموو کەسێک کە بەشدار بوون يعني سەڕێژی پۆندەکانمان زۆر بە شێوەیەکی يعني ئاکتیڤ و چالاک يعني توانی وێنە مەترسی لافاوتەمەدان کەم بکەن ئەم ساڵ تاقی باران ببارێ باش هەر بە کورتی وەڵام بەرەوە تاقی باران ببارێ یان ئەم پۆندانە ئێستا پڕ بوون شکور کێشەمان نامێنێت لە هاوی نەخێر بەس یەک نقطە هەیە لێرە حەزەکەم باسی کەم من بارانبارینەوە تا 15 بارانبارێ زۆر باشە تا 15 بەنسبەت مەسەر کەی مەسەن تاقی پڕ بێت لێرە بەڕاستی ینی ئەمە هیوادانی هەموو ساڵێک پڕ بێت بەڵام وڵاتی ئێمە وڵاتی گەرمە لە هاوینە بەڕاستی ینی عامەتەن کەشوهەی عێراق کەشوە هەوایەکی زۆر ینی لەبارە کوردستانیش مثلا مانگی 7 و 8 مثلا درجاتی حرارەت مثلا ئەچێتە مثلا پلەی گەرما ئەچێتە مثلا 45 46 لەبەر ئەوە بەهەڵمبوونمان هەیە بەڕاستی بێگومان دەسەکان خۆشکار هاری ئیسماعیل لێفسای هۆبەی حەوز و پێوانە ئاویەکان لە بەڕێوەبەتی ئاودێری سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونە پێشەچێت لە جوگرافیا زۆر زیرەک بوو بێتی لە خوێندنگەکانەوە والله ئیتر عەدادی متوەسڵ شتیوە بەڕاستی زۆر حەزم لێ کرد و خۆشم ینی با بڵێن کتێب زۆر جوگرافیا شتێ بەڵێ سپاس دەست خۆش بە زۆر سپاس